کاکە دەستان داگرن کەمێک کاکە ئەمە نهاتینە ڕێی بگرین ئەمە هاتینا پەیامەکمان هەیە بدەینە جەماعەتی ئەوانی لە مەسئولی ئەو حدودانەنە ئەو ڕێمان لۆ بگرن ئەگەر لۆ سێ مانجیش بی بەس ئەو بەهێرکەی بە قاچاغە نەیە ئیشەکی وهامان نییە بلێن وەڵا قورسە ناکرێ ئێستا ئەمە 880 مەشروع لە عێراق مەشروع هەیەدا ومەدەوەش واقعەتەن لەبەر هەندێک ئەوە هاتینە هێرکوانە بەغدا تهدیدمان دەکات دەریاگاوی هێرکەیە بێتن باشماغ و ئەوە ڕانەگیرێ ئەمە هێرکەی گۆژ نالی بێتە بەغدایە ئەمە لەوەش دەترسین لەبەرەوەی هەمووی تازە بە ئیرانی لە قەڵەم دەدەن تێکەڵ دەبی ئەوان ناهەیە گەنەیان هێش معنایەوەی ئەمە ئەو مەشروعانە مەجبورن هەموو مریشکان بفرۆشین 23 مەشروع لە هەولێرێ هەیە بەس لە هەولێرێ هەیە هەولێر ئەگەر ڕۆژێ 2000 کارتۆنی سرف کا 3000 سرف کا 12000 کارتۆن هێرکەی هەیە ئەمە دستانێ نەمان دەنار نیوە 130مان دەناردە جنوب لەناو خۆمان 170مان دەفرۆشت ئێستا لەناو خۆمان 130 دەفرۆشتێ نازانین هەفتایەکەی لێ بکەین مەجبورین لە ڕەمەزانی 20 ڕەمەزانی و هەتا ئێستا مەشروعەکان دەستیان پێکردە مریشی دەفرۆشن مریش دەفرۆشن هەردەچیان عمری تازەشە با حەز دەکەم لەو کۆنگرەیە کە هەموو خەڵکەک جۆی لێبی مەشروع هەیە مریشی فرۆشتەیە عمری هەفتەیە 65 هەفتەیە بەغدا دەکری دەچی لە قاعی خۆی دەکات لەبەرەوەی قلی بازار 500 دیناری دەدا مریشکەکە لەستە خۆی بە 9000 دیناریە قازەرەکە وهانیە بلێن وهابیتن ئەوە شێرخانی ئابووریە کاکە با بلێ خۆیان ئەمە نالێن وەڵا هەنەبی 3 مانگ ئەوەمان لۆ بگرن 3 مانگ واللهی بە قاچاغە دێ کاکە قاچاغە ئەمە نازانی کو دێ بلێن بلێن دێ بەسەمە دەزانین دوونێ 3 ترێ لە گەیشتە مووسێ هەتا ناو مووسێ بە قاچاغ چووە زەرەری زۆرە لە عێراق مەمنوعە پرۆتین بدرێتە مریشی بەدیلا دەبی پرێمێکس بی نابیت پرۆتین بی ئەوی ئێستا ئیران دەیداتی هەموو پرۆتینە دێنیتە بەغدایە هەتا لێ دەدا 3 ڕۆژ بمینێ مەزبورە کارتۆنی بە 20000 دەدا کارتۆن بە 20000 لە بەغدای فرۆشرایە کودیەک دیار ئەدیلۆ هێرکەی سۆر لۆ پارەی دەکا لە بەغدا هێرکەی سۆر بە 50000 و بە 20000 لەبەرەوەی ئیران هێرکەی مریشی سۆری نییە خەڵکەکەش ئەوی لە دوی کوالێت دەگەڕێ دەستی سۆری دەکڕی نایە ئەوە خەڵکەشی فەقیر ناوەڵە نازانین بەنسبەت هەولێرێ تێیدانە ئەمە بلێن لاولێرە میلەوەرکە هێرکە لەولێرێ نییە یاولێرە ئەمە بەخۆمان مەشروعەکان مەجبورین بە سعری وان دەدەین زیادیشە زیادە ئەمە ڕۆژێ 3000 4000 سەرف دەبی لاولێرێ 14000 کارتۆن هێرکەمانەیە لاولێرێ زەرەرەکە گەورەیە زۆر سپاستان دەکەم مەمنون